سڵاو ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خێرا و کاریگەرن. بارودۆخی غەزە 2 مانگ ئارام بوو. بارودۆخی لوبنان ئێستا ئارامە. دۆخی سووریا لە تەنها شەو ڕۆژێکدا ئاوەژوو بووەوە. ئێستا خەریکە بەفشاری ئەمریکا، مۆسکۆ و کیێڤ لەسەر مێزی گفتوگۆ ڕێک دەکەون. سێبەری ئێران لە هاوچێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو جاران نابیندرێت، بە تایبەتی لە عێراقدا. ناوە گوێمان لێ دەبێت گۆڕانکاری لە عێراقدا بەگوێی عێراقیەکاندا دەدرێت. ئایا هەرێمی کوردستان لەکوێ ئەم گۆڕانکاریە نەدایە؟ هەرێمی کوردستان لەگەڵ عێراق خۆی بۆ ئەم گۆڕانکاریانە ئامادە کردووە؟ ئێستا لایەنە سەرەکیەکانی پێکهێنەری کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی پێکهێنانی کابینەکەن. ماوەیەکی زۆر بەسەر هەڵبژاردننی دوایین خولی پەرلەمانی کوردستاندا تێپەڕیەوە، بەڵام جارێ ئاسۆیەک بۆ پێکهێنانی ئەو کابینێ نابیندرێت. لە نێویاندا لە نێو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەرەی گەل هەیە. ئایا بەرەی گەل کوێی چمچی ڕاخەری ئەو گۆڕانکاریانەی گرتووە، خۆی بۆ داهاتوو ئامادە کردووە لەکوێی کابینەکەدا دەبێت؟ و ئایا بەرەی گەل بۆ ناوخۆ و بۆ دەرەوەش خۆی ئامادە کردووە؟ من لەگەڵ میوانەکەم دکتۆر بەختیار شاوەیس گوتەبێژی فەرمی بەرەی گەل گفتوگۆی زیاتر دەکەم. دکتۆر سڵاوت لێبێت. 50 خولەک لە کاتت دەگرم بۆەوەی وەڵامی هەموو پرسیارانت لێ وەربگرم. ئەرکەنوویەکەش پیرۆز بێت. زۆر سپاس کاگارە چاوت ماچەکە. زۆر سپاس. منیش لە سەرەتایە بە دەرفەتی ێزانم جارێکی تر دەستخۆشتان لێ بکەم و دەبینم ڕۆژ لە دوای ڕۆژ خۆشحاڵانە کە زوومە بینم ئەو دروشمەی کاڵی گرتووە کە بێلایەن نییە لە بەرەی خەڵکە، ئەوە دەبینم لە کارەکانتانە. جارێکی تر دەستخۆشتان لێ. زۆر سپاس. دکتۆر لە بابەتی ناوخۆی هەرێمی کوردستان دەست پێ دەکەم. 5 مانگە هەڵبژاردننی دوایین خولی پەرلەمانی کوردستان کراوە. ئەم ماوەیەکی کەم نییە. گفتوگۆکانی پێکهێنانی ئەم کابینێ چۆن دەبینن؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە دەزانین کە سەرەتا گفتوگۆکان بە شێوەیەک بووە، ئێستا بە شێوەیەکی ترەوە. سەرەتا پارتی وەکێتی هەریەکەوە بە ئاڕاستەیەک گفتوگۆی لەگەڵ لایەنەکانە ئاکریانی بە وەکو ئەوەی کاری لایەک هەیمەنەی خۆی پیشان بە بەوەی کە دەتوانێت قدرەتی ئەوەی هەیە کە دەتوانێت حکوومەت تەشکیل بکە. بەڵام ئێستا کە دەدوای 5 مانگەوە دەبینین کە زیاتر گفتوگۆکانی پێگەنانی حکوومەت چڕ بووەتەوە لە ناو پارتی وەکێتیە. ڕەنگە کەمە پێکاتەکانی ژەوەی کە پێوترێ پێکاتەکان بەشداری بکەن، بەڵام ئێستا کە دەبینی و بەپێی تەسریحاتی خۆیان و کۆبوونەوەکانیان و ئەوانەی ئەو لیژنانەی کە دروستیان کرد لە نێوان پارتی وەکێتیدا وا دەرئەکەوێ کە حکوومەتەکە بۆ ئاڕاستەیە بڕواکە ئەم دوانە تەشکیلی بکەن. شاندی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی سەردانی لایەنەکانی کردووە ڕاستپێردراوە بۆ گفتوگۆکانی پێکهێنانی کابینەکە. لە ماوەی ڕابردوودا سەردانی بەرەی گەلی کرد لە هەولێر. بڕیاروا بوو شاندی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ئاستی باڵا سەردانی بەرەی گەل بکە. ئەم سەردانە بۆ نەکرا. خۆی ئەوەی یەکێتی وەکو بڕیار تەمەن ئەوەی کە هەبوو تەنها پەیوەندیەکی تەلەفۆنی بوو لە سەر داوای کاک باوەڵ بوو کە پەیوەندی بە کاک شێخ لاورەوە کردبوو و ئەو پێی وابوو کە دانیشتنەکە شتی شەخصی بێت، یعنی دانیشتنیەک بێ ڕاستە مەسەلەی حکوومەت و پێگەنانی حکوومەت، بەڵام کاک لاور زۆر بەڕاشکاوانە ئەوەی ڕەت کردوێتەوە و پێی وایە پێویستە گە دانیشتن هەبێت لەسەر پێگەنانی حکوومەت، پێویستە بە شاندی فەرمی بێت و ڕاستە و خۆش بێ و شاراوە نەبێت لە خەڵک دانیشتنەکە. ئیتر لە دوایەوە ئەوەش نەکرا. بەرەی گەل جددیە لە پێکهێنانی کابینە؟ طبعا ئێمە جددی لە پێگەنانی کابینە بە تەکید یعنی نەمان شاردوێتەوە و ڕەفزمان نەکردووە، بەڵام پێگەنانی کابینە و حکوومەت لەلای ئێمە ئەبێ لە چوارچێوەی ئەو دیدگا و ڕۆیانە بێ کە خۆمان قەناعەتمان پێێتی و ڕنگدانەوەی ئەو بەشێکی زۆری ئەو کارنامە ئەو کارنامەی هەڵبژاردن بێ کە هەمان بووە. یعنی بۆ نمونە ئێمە پێمان وایە پێویستە ئەم حکوومەتەی کە دروستە بێ، ئەم کابینەیە حکوومەتێک بێ بە معنای کەلیمە جیاواز بێ لە کابینەکانی پێشوو، حکوومەتێک بێت کە هەیمەنەی هەبێ بەسەر حیزبان، نەک حیزب
هەیمانێک بەسەر حکوومەتە هەبێ و حکوومەت گوێڕایە لە حیزب بێ و ئەم دوو زۆنیەی کە هەیە تێک بشکێنرێ بەداخەوە لە هەر لایەک لە دەبینین هەتا ئێستا نەگەر تێکشکێنراوە بەڵکو ئەم دوو زۆنیە زیاتر زەق بووتەوە و دەبینین لە هەر یەکێک لە زۆنەکانە ئەوەی کە حکوومەتی ڕاستەقینە و فعلیە بریتە لە حیزب و حیزبە کە کاریگەری لەسەر دادگا هەیە و ڕاپێکی یعنی با بڵێن قۆرخی دەسەڵاتەکانی کردووە لە ڕووی دادگاوە لە ڕووی حتا ئەگاتە مەسلەی زانکۆکان دانانی کەسەکانی خوارەوە لەسەر ئەساسی حیزبی بوون و وەلابوون بۆ حیزب و لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی یعنی حتا پێکاتە کۆمەڵایەتەکانیش کاریگەری حیزبیان بەسەرەوە نەک حکوومەتەکە بۆیە ئێمە کە دەڵێن جدین بەڵێ جدین بەڵام بەو شێوەی کە ئێمە ڕوئیامان هەیە بۆ حکومداری بۆ دەسەڵاتداری بۆ نمونە ئێمە پێمان وایە ئەبێ بە پرۆژەیەکەوە بەشداری بکەین نەک لەسەر ئەساسی ئەوەی کە با بڵێن کێ چ لایەنێک ویان چ شخصێک پێی خۆشە چۆن بێت و ئەو حاڵەتە ناتەندروستەی کە لە 34 ساڵی ڕابردوودا لە مەسلەی دەسەڵات و حکومداریە لە کوردستانە هەیە ئەبێت تێک بشکێنرێ چکە لە ڕاستیە لە 34 ساڵی ڕابردوودا بە تایبەتی ئەم دوو هێزە سەرەکیە کارێکیان کردووە کە ئێستا خەڵک خۆزگە دەخوازێ بۆ حکوومەتێکی تر وەوان بۆ دەسەڵاتێکی ترەوە لە هەموو ڕوەکانەوە خەڵکی کوردستان بێزارەوە ئەم حکوومەتە بە حکوومەتێکی با بڵێن هەڵگری کۆمەڵێک بەها دەنجرانێت کە ئەم بەهایانە خزمەت بە ئینسانی کورد ناگە ئەمانە ئەگەر بێتە ناو کارنامەکەەوە و ئەو وەکووتم ئەو ڕویانە ئێمە کە لە کاتی هەڵبژاردننا باسمان کردەوە وەکو لیستی خۆمان ئەمانە جێ بکرێتەوە بە تەکید ئێمە جدین بەڵام ئەوەی کە دەبینین تا ئێستا ئەوەیە کە وەکووتم زیاتر لە بینی ئەو دوو حیزبات چڕ بووتەوە و ئێستا دەبینین کە باز لەوە دەکرێت کە هەر ببن یەک لیست بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە کاتێکا پێشتر شتی تریانەوت کە هەموو خەڵکیش دەزانێت چی زۆر باشە بەڵام تێبینیەکەی لەسەر بەرەیگەل بۆچی لە پرسە نێوخۆیەکاندا جوڵەی نییە کاکە ئاراستەیە کە ئێمە لە ڕاستیە وەکو بەرەیگەل ڕوتێکی سیاسی انتخابین ئەو مۆدیلە تەقلیدیەی سیاستکردن و حیزبایەتی کە لە کوردستانە هەیە و پێمان وایە بەهۆی ئەم جۆرە حیزبانەوە کە بەشێکی زۆر لە خەڵک بێزار بووە لە سیاستکردن ئەبێ نەمێنێ واتە ئەو جۆرە مۆدیلە ئێمە وەکو بەرەیگەل کە ڕوتێکی سیاسی انتخابین بە تەکید بەرنامەی باشمان هەیە بۆ داهاتوو بۆ ئایندەی خەڵکی کوردستان و بەم جوڵەی ئۆکتۆبەر 20 ئۆکتۆبرەوە کە دەزانین چۆن بوو و نەتیجەکەی چۆن چی لێکرا بەمە ناوەسین و ئێمە ڕوئایەکی زۆر زۆر فراوانە و ئێمە لە دوای حەزەکەم هەر بزانی کۆمەڵی خاڵ ئاماژە پێ بکەم کە ئایا ئێمە بۆ بێدەنگ بووین یان ئایا بێدەنگین بەفعلی طبعا ئێمە لەسەر ئاستی ناوخۆی خۆمانە لە دوای انتخاباتەوە لە ئاستی ناوخۆ ئەگەر خاڵ یەکەم باز بکەم ئەوەیە کە خۆمان ڕێخسوتەوە و لەگەڵ ئەو کەسانەی کە وەکو ئەنجومەنی بەرەیگەل وەکو پشتیوانی بەرەیگەر ئەو هەواڵە دڵسۆزانەمان کە هاوکارمان بوون خۆبەخشانە و ڕوبەڕووی ئەو جۆروستەم و ئەو با بڵێن تونند و تیژیە بوونەتەوە لەلایەن لایەنەکانی دەسەڵاتەوە بە تایبەتی پارتی وکێتی لە هەردوو زۆنەکەدا کە لەگەڵ ئەوانە دانیشتمان هەبووە جارێکی تر خۆمان ڕێخسوەتەوە ئەمە لە ئاسی ناوخۆیە لە ئاسی با بڵێن علااقاتیشا بڵین ئێمە وەکو بەرەیگەل لەگەڵ لایەنەکانی سیاسی کوردستاندا پەیوەندیمان هەبووە جۆرێک لە هەمانگیشمان هەبووە بۆ سەبارەت بە دەرەنجامەکانی هەڵبژاردن هەندێک دانیشتن هەبووە گفتوگۆ هەبووە چۆن تەعامل بکرێت لەگەڵ ئەو حاڵەتە نەخوازراوەی کە لە هەڵبژاردنەکان لە نەتیجەی هەڵبژاردنەکانە کەوتەوە و لە ئاستی ئیقلیمیشا دەبینین بڵێن لە ئاستی ناوخۆی عراقیدا کاک شێخ لاهور چەندین سەردانی بەغای کردووە و لەوێ هەموو ئەو سەردانانە دوو خاڵی زۆر گرنگ ئاماژەی پێکراوەوە تەکیدی لەسەر کراوەتەوە مەسلەی موچەی خەڵکی کوردستان کە خۆتان نەزان ئەم بەردەوام کێشەیەکی مزمینی ناو خەڵکە کاک لاهور لەوێ لەگەڵ قیادەکانی عراقیدا هەوڵی چارەسەرکردن و گوشار خستنە سەر ئەوەی داوە بۆ ئەوەی چارەسەر بدۆزرێتەوە و لە مەسلەی ئەو
نتائجی انتخاباتیش گفتوگۆ بکرێ بۆ ئەوەی جارێکی تر ئەو فێڵەی کە لە خەڵک کراوە لە انتخاباتی داهاتووە دووبارە نەکرێتەوە ئەمە لەو ئاستەیە لە ئاستی دەرەوەش تەمان سەردانی هەندێک وڵات کراوە بەرزداری کۆڕ و کۆبوونەوە با بڵێن لە بەحرین لە مەنامە کۆنفرانسێکی گەورە کراوە لەسەر ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوچەکەدا و مەسلەی وەکو ئەوەی کە جەنابەت لە پێشەکێکە ئاماژەت بۆ کرد شەڕی غەزا و هەروە ئەوەی کە لە خۆر ئاوا بووە کاریگەری ڕاستەوخۆی با بڵێن کاگلاور هەبووە کە ڕەنگە لە داهاتوو باشتر باسی بکەین و سەردانەکانی ئەمریکاشی بۆیە ئێمە ئەگەر تێبینی بکەی هەم لە ئاستی ناوخۆی هەم لە ئاستی هەرێمایەتی و هەم لە ئاستی دەرەکیدا وەکو بەرێگەل بە تەکیت بێدەر نەبووین لە قەوسێکیشا ئەگەر ئەمە باز بکەم عادەتەن دوای انتخاباتیش فترەیەکی بێدەنگی ئەبێت لە هەموو نەکەر بۆ وەکو ئێمە وەکو ڕوتێکی سیاسی بەڵکو هەموو هێزەکانیش هەر لە کوردستانیش دایما چاوەڕوانی شێوازی حکوومەت دروستکردن و کابینەکان و یعنی ئەو گەرم و گوڕێی سەردەمی انتخابات ئەو کەفوکوڵیە دا ئەمرکێتەوە کە ڕەنگە وەکو وتم ئەمەش دیوێکی مەسەرەکە بووی بەڵام وەکو بێتە سەر ئەوەی کە بێدەنگ بووبین نەخێن و لە ئاستی حاڵەت خاڵێکی تریش یعنی هەر لە ناوخۆی کوردستان هەموو ئەو سەر هەڵدان و خۆپیشاندان و ناڕەزایەتیانی کە هەبووە مامۆستایان ماگرتنەکان و ئێمە لە پێشەوەی داخوازیەکانی خەڵک بووین و داماکردنەوە پشتیوانیمان کردووە کابینەی داهاتوو شێوەی کابینەکانی ڕابردوو پێکهێنەری سەرەکی پارتی وێچێتی دەبن بەڵام دروشمەکانی هەڵبژاردنمان بیر نەچووە دروشمەکانیان زۆر بوون ئەنی دروشمی پارتی ئارامی و ئاوەدانی بوو دروشمەکانی یەکێتی دروشمی زۆر بوون تاوەکو گەیشتەوەی کە هەولێر وەردەگرینەوە و دروشمی دیکەش بەڵام ئێستا خەریکە بەیەکەوە حکومەت پێکەێنن و جەنابیش باست کرد کە خەریکە یەک لیستیش دروست دەکەن ئایا دەتوانن کابینەیەکی ئارام و خۆشگوزەران لە 4 ساڵی داهاتوودا بەیەکەوە دروست بکەن؟ من پێم وانە بتوانن ئەم دوو حیزبە لەو کاتانەیە نزیکە بنەوە لەیە کە خەریکی بەرژەوەندی و مەسلحەت تایبەتیەکانی خۆیان بن و لەو کاتانەیشا کە دوورەکەونەوە یعنی هەموو نزیک بوونەوەیەکیان بۆ مەسلحەتی خۆیانەوە بۆ لێدانە لە بەرژەوەندی خەڵک بەڕێی من و یان بۆ بەخشینەوەی ئیمتیازات و دەسەڵاتەکانە نزیکە بنەوە ئەگەر نا بۆ ئەوە نزیک نابنەوە کە با بڵێن کێشەی خەڵک چارەسەر بکەن بۆ ئەوە نزیک نابنەوە کە موچەی خەڵک چارەسەر بکەن ئەمە هەرم دوو هێزەنین ئەوەتەی یعنی تۆ سیرکە لە ماوەکانی ڕابردووە لە 34 ساڵی ڕابردوودا هەرم دوو هێزە حکومڕانیان کردووە ئەو یەک دوو انتخابات دوو دەورەی ئەوە نەبێت کە گۆڕان بە ڕێژەیەک بەشدار بووە لەگەڵیانە و دەبینین ڕۆژ لە دوا ڕۆژیش خەڵک ئەو وەزعی کەتیایەتی لە هەموو ڕوویەکەوە تووشی ناومێدیەوە دەبێت و ئەم دوو هێزە کاتێکیش لە دوای دابەخشینی دەسەڵاتەکان و ئیمتیازاتەکان و پۆز وەرگرتن و ئەمانە جارێکی تر دەکەونەوە بۆڵە و قڕقڕ بەرامبەر بە یەکتری بۆ نمونە ڕەنگە لە هەولێر لە حکوومەت پارتی بڵێ ئەوە ئێمە یەک حکوومەتمانەوێ ئەبێت دەسەڵاتەکانمان لە ئیبراهیم خەلیلەوە بۆ پەروێزخان بێت بەڵام ئێستا ناڵێن بەرەوە ئێستا مانگی هەنگوێنی و بانگی دابەشکردنی پۆستەکانە بە هەمان شێوە لە دوای ئەمەوە ڕەنگە 3-4 مانگی تر جارێکی تر بۆڵەبۆڵ لەلایەن تیمی وزاری یەکێتیەوە دروست بێتەوە یان یەکێتیەوە دروست بێت سەبارەت بەوەی کە جیاوازی لە نێوان شاری لە نێوان سلێمانی و هەولێرە هەیە و سلێمانی با بڵێن عقوبە ئەدرێ و ئەم جۆرە شتانە گوێمان لێ بێتەوە جارێکی تریش ئەم جۆرە مۆدیلە یعنی من پێم وایە تا ڕادەیەکی زۆریش خەڵک لی تێگەیشتووە و دەزانەیە کە ئەمانە نزیکبوونەوەیان بۆ چییە و دوورکەوتنەوەیان بۆ چییە بەداخەوە بریا ئەمان ئەو حکوومەتی کە دروستی ئەەکەن ئێستا قەرار وایە دروستی بکەن خۆ ئێشتا مینەکانیشی ماوە بەڵام ئەگەر با بڵێن وا بڵێت بۆ ئەوە بێ کە نەوت شەفاف بێ بۆ ئەوە بێ کە وەکوتم کێشەکان لەگەڵ بەغایە چارەسەر بکرێ بە تایبەتی ئێمە لە بەردەم لێواری گۆڕانکاری گەورەی دراماتیکیان لە مەنتیقەکەدا پێشەوەی باسی گۆڕانکاریەکان بکەم جەنابەت خۆت پرسی گۆڕانکاریەکان و ڕوژان بەجددی گۆڕانکاری لە عێراق دەکرێت لە ڕاستیە ئێمە لە دوای 7 ئۆکتۆبەرەوە واتە ئەوەی کە لە غەزە ڕوویدا ئێمە لە بەردەم
کردنەوەی دەرگای گۆڕانکاری گەورەداین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەوەی کە لە غەزە ڕوویدا 7 ئۆکتۆبر من پێم وایە هەر ئیتر وردە بەرەو ئەوە دەچێت کە جارێکی تر نەخشەیەکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکرێتەوە. طبعاً ئەمەش کە ئەڵێ کەواتە گۆڕانکاری ئەم حاڵەتە کە سەرەتا هەندێک کەس پێیان وا بوو ڕەنگە ئەوە نەخایەنێ یان بە شێوەیەکی تر بێ، بەڵام بینیمان دراماتیکی زنجیرە وەکو زنجیرەیەک ئەڵقە لە دوای ئەڵقا سەرەتا لە غەزەوە دەستی پێکرد، دوایی گوازرایەوە بۆ لوبنانەوە بۆ حیزب الله بۆ شێوەی ڕۆی یعنی کەسێکی وەکو حەسەن نەسڕوڵڵا 40 ساڵە ئەمریکا و ئیسرائیل بە دوایەوە بوون لە دوای 7 ئۆکتۆبرەوە کۆتایی پێات. ئیسماعیل هەنیە لە تارانە لە ناو دڵی خامنەییە کۆتایی پێدێ و دوجار یحیا سەنیور و ئەمانە دوای ئەوە بەشار ئەسەد ڕژێمی ئەسەد نزیکەی 50 بۆ 6 ساڵە لەو منتیقەیە کە هاوپەیمانێکی استراتیژی ئێرانیەکانە لە منتیقەکەیەوە وەکو با بڵێن نوێنەرایەتی دەسەڵاتی شیعە لە منتیقەکەیە کۆتایی پێدێ. کەواتە بەپێی هەموو پێودانگێک ئێمە بەرەو کوێ دەچین؟ بەرەو عێراقەچین و ئەتوانم بڵێم تا ڕادەیەک هاتنی ترەمپیش جۆرێکی تر سەریعی داوەها بەمانایەکی تر پرۆسەکەی سەریع کردووە پرۆسەی گۆڕانکاریەکە و لە عێراق خۆی مرەشح بووە بۆ ئەمە، یعنی پێشەوەی کە باسی گۆڕانە گەورەیەکە بکەین لە چوارچێوە گەورەکە سەیری بکەین دەبینی عێراق خۆی مرەشحە بۆ مرەشحە چکە بەڕاستی ئێستا ئەوەی کە لە عێراقا حکوومەتێک بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم زۆر جار خودی حکوومەتی شیع سوودانیش ئحراجە بەدەست زۆر باشە گۆڕانکاری کە قرارە عێراق بگرێتەوە کوێ دەگرێتەوە چێ دەگرێتەوە؟ ئایا زمینەی گۆڕانکاری لە عێراق ئێستا لەبارە؟ وەکوتم زمینەکە بۆ لەبارە لەبەرەوەی کە خۆی هیلالە شیعیەکە لاواز بووە هەر ئێران خۆی ئەمە چەندین جار خامنەی باسی ئەمەی کردووە و ئەترافی کردووە کە ئەم هیلالە ئەوە بێت و لە هەمان کاتە ئەوەی کە حکوومەکە لە دوای هاتنە دەرەوەی سەدریەکان لە بەغا ئەوانن کە بە وەلایەکانی عێراقی ئێرانیان ئەوتری پێ ئەوتمان بۆیە بە تەکید یعنی ئەمە لە بەردەم گۆڕانێکین ڕەنگە تا ڕادەیەک شێوازەکەی بزەبت نەبینین، بەڵام ئێمە لە بەردەم گۆڕانێکی واقعیان یعنی مەحاڵداین کە لە عێراقا ڕۆداوە تا سەرەتا مەسەلەی تازە نەکردنەوەی ئەوەی کارەبا و کە لە ئێرانەوە هاتووە بۆ چەند ساڵە حکوومەتی کۆشکی سپی لە ئەمریکا بۆ عێراقی تازە کردوەوە، بەڵام ئەم ساڵ تازەی ناکاتەوە ڕەنگە لە دوای مانگی 4 و 5ەوە کە ئەزمەیەکی گەورەی کارەبا لە ئەو منتیقانە ڕوودا لە بەغا و لە بەسرە و لەو شوێنانە کە خۆی شوێنی 45 بەرەمێنانی کارەبا بە خۆشیانەیان شاردەوە حتا بەتەمای بەدیلن، بەڵام ڕەنگە بەدیلیشان بەم پەلەپەلە بۆ نەدۆزرێتەوە و مەسلەی عملا درا و ئەوانەی کە دۆلار کە پێیان وایە کۆشکی سپی پێی وایە کە بەغدا و ئەو دەسەڵاتی کە لە بەغایە بووە بە یعنی هەڵگری بارێکی باش بۆ ئێرانیەکان لەسەر پرسی سپیکردنەوەی پارە و ئەو بابەتانە زیاتر چاوی ئەمریکیەکان بۆ سزادانیان لەسەر دامەزراوەکان یاخود لەسەر کەسەکان ئەوەی دەستیان لە هەردووکی ئەوەی کە من یعنی بخوێندنەوەی ئێمە هەردووکیان نەگرێتەوە، هەم دامەزراوەکان نەگرێتەوە و هەم کەسایەتیەکان نەگرێتەوە و یعنی ئەکەوێتەوە سەر کاردانەوەکان ینی کاردانەوەی ستۆ با ئێمە نموزەجی حکوومەتی عادل عەبدولمەهدیمانەیە کە لە خۆپیشاندانەکانی تشرینی ساڵی 2019 ڕوویدان دوومان کەمتری پێچوو حکوومەتەکەی ڕووخان ئەوە بۆ هەڵبژاردننی پێشوەختێش کرا لە عێراقا، بەڵام ئەم جارە کە گەڕانەوەی ترەمپ بەو شێوازە و بەپێی ئەوەی کە ئێمە ئاگادارین لە وەزارەتی خارجی ئەمریکادا دیسکێک دروست کراوە، دیسکی عێراقی پێوترێ و کەسەکان ستافەکەیشی دیاری کراوە ڕەنگە لە دوای مانگی 4 و 5ەوە دەست بەکاربن و ئەو کەسانن توندن یعنی تونڕەوەکان ناو کۆشکی سپیان پێوترێ لە ئەمانن ئەو تەقریرانە بەرزەکەنەوە بۆ ئەوەی شێوازی گۆڕانکاریەکە چۆن بێ، بەڵام بەتەکید گۆڕانکاری ئەمە بابەتێکی تازە بووە، زانیاریی تازە بوو. بێگومان ئەو دیسکەی کە دروست کراوە
پێت وایە دۆستەکانی داهاتووی خۆیان لە عێراق دیاری کرد بێت؟ بەتەکید ئەوان ئەخر ئێران حکوومێکی تەواوەکە بەسەر عێراق وەکو وتم ینی لە هەموو ڕوویەکەوە لە ینی ئێستا هیچ شتێک ینی قەت شتی وانە بووە جاری وایە بێت زابطێکی ئێرانی بێت قەراربا لەسەر ئەوەی لە بەغا کێ وەزیرە و کێ لا ئەبرێ کێ لا نابرێت کێ بەشداری ئەکا کێ بەشداری ناکە ینی هەمووتان بینیتان مەسلەی سەدریەکان یەکەمی پرۆسی هەڵبژاردن بوون باشە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە کە یەکەمی براوەی هەڵبژاردن خۆی بێ خۆی ئەو بڕوات خەڵکی تر داوت کا بۆ ئەوەی انتخابات بۆی حکوومەت تشکیل بکە بەڵام ئەمان کرانە دەرەوە لە ئەخیرە ئەو هەموو نەی ناو فۆزایی ناو پەرلەمان و ئەنوا وەشکاڵ شتیان بەرامبەر کردن پەنایان بەر بۆ کوێ بۆ محکەمەی اتحادی بۆی ئەم جۆرە مۆدیلاوە ئەو دەسەڵا وەکو وتم لەلایەن ئەو دەسەڵاتە تازەی کە ترامپ سەرکردایەتێکا لە کۆشکی سپی بەڕێی من قوبولکراو نیە ئیزافەتەن وەکو وتم وەکوی کە خەڵکی خۆشی قوڵپەیە ها جۆرێک لە ناڕەزایەتی بەردەوام هەیە و ئەو گوشارانەی کە ئەمریکا ناویناوە لە سەر ئێران گوشاری سفر کەڕانەوە بۆ سفرێسە بۆ نمونە ئەیەوێت هەناردەی نەوت بۆ سین و بۆ دەرەوە هی ئێرانیەکان کا بە سفر کە ئەمە هەمووی گوشارە بۆ ئەوەی کە پەلوپۆی ئێران بخا لە مەتقەکە کە عێراقی ژێکێکە لەوانە گۆڕانکاریەکان کاریگەریەکیان لەسەر هەرێمی کوردستان دەبێت هەرێمی کوردستان بۆ ئەو گۆڕانکاریانە ئامادەیە خۆی لە ڕاستیە هەرێمی کوردستان یعنی کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستانەوە ئەوەی چکە بەشێکە لە عێراق تا ئێستا ئێمە دەزانین کە هەرێم بەپێی دەستور و بەپێ بەشێکی داوە تا ئەم پارتیوێکێتیش خۆیشیان لە ناو ئەو مەڵزومەیەن کە پێی وترێت هاوپەیمانی ئیداری دەوڵەت کە لە بەغا حکوومەتیان تشکیل کردووە ئەوانیشیتیان بۆیە بە تەکید ئەم گۆڕانکاریانە کاریگەری ئەبێ بەڵام مەودای کاریگەریەکە ئەوە ئەمێنێتەوە بۆ وەکوتم بۆ ئەوەی کە تا چەند کۆشکی سفی لەسەر ئەوە بێت تا ئایا ڕوخانی ئەم حکوومەتەیە یان مانەوەیەت یان هەڵبژاردننی پێشوەختە یان شکلی نیزامەکەی ئەمە هەمووی ئەمانە تەحکوم بەسەر هەرێمی کوردستانەوەکە تا ڕادەیەکی زۆر لە عێراقدا دیارە لە داهاتووی تێڕوانینی ئەمریکەکان بۆ عێراق چێ دەکەوێتە دەرەوەی بازنەکەی ئەوان بەڵام لە هەرێمی کوردستان وێنەکە زۆر ڕوو نییە لە هەرێمی کوردستان کەسایەتیان بەرپرسێ لە بازنەی دەرەوەی سیاسەتی داهاتووی ئەمریکەکان بۆ عێراق و ناوچەکە ینی کەسێک بێت کە لە دەرەوەی بەڵێ بەڵێ بێتەوە دەسەڵات ینی ئەمریکەکان کەسێکیان دیاری کردبێت کە لە داهاتووی گۆڕانکاریەکان کە قراروایە ئەمریکا لە عێراق بیکە لە نێو گۆڕانکاریەکان نەبێ ینی بخرێتە دەرەوەی بازنە بە تەکید ئەو هێز و کەسایەتیانەی کە با بڵێ لە ماوەکانی ڕابردوودا لە چوارچێوەی هیلدا لە شێعەکەەوە بە تایبەتی ئەوەی وەلایەکان هەبوو من پێم وایە ئەوانە لە ناو ئەو چوارچێوەیە ئەبنچکە هەندێک لەوانە هینیان هەبووە ینی تا ڕادەیەکی زۆر ڕۆچوونەتە ناو سڕعەکەەوە بوونەتە بەشێک لەو سیاسەتەی کە ئێران لە مەنتیقەکە جێبەجێ کردووە ئەمانەش لە هەرێمی کوردستان هەن بۆیە ئەمانیش ئەکەونە ناو زۆر باشە ئاراستەی جموجۆڵەکانی کاگلاهور زیاتر بە ئاراستەی ئەمریکا و وڵاتانی خەلیجە هۆکاری ئەو جموجۆڵانە بەو ئاراستەی بۆ چییە؟ خۆی ئەبێ یەکشت هەیە کاکە ئاراس کاک شێخلاهور هەمومان نەزانین لە ئەو جۆرە پەیوەندی کە هەیەی بە دنیای دەرەوە بە تایبەتی لەگەڵ ئەمریکیەکان پەیوەندی ئەمڕۆ دوێنێ نییە ئەم پەیوەندیانە دەرهاویشتەی ساڵەکانی دوای شەڕی داعشە کە داعش هاتە عێراقەوە خەریب و یەک لە سەرسەی عێراقی گرتبوو بە حکمی ئیشەکەی کاک شێخلاهور کە هەم لە ڕووی زانیاری و هەم لە ڕووی مەسلەی ئەو دەستگای دیژە تیرۆر کە ئەمریکەکان پشتیوە زۆر پشتیان پێبەستە بوو بۆ ڕوبەڕووبوونەی داعش ئەم جۆرە پەیوەندیە دروست بووە و ئەم پەیوەندیە مزداقیت لە ئیشکردندا ڕازگۆی و ئەو مزداقیەتی کە هەی بۆ کارێکی وای کردووە کە ئەمریکەکان هەڵس و کەوتەکان و دید و تێڕوانینەکانی بە هەند وەربگرن و کاری لەسەر بکەن و خۆشبەختانە ئەمە وا کەوتوێتەوە چەندێک کە هەڵبەز و دابەزیش بوو بێ لە ناوخۆی یەکێتی و پێشتر ئەو سەڵعانێکە بووە ئەم سیقە و متمانەیە لەلایەن ئەمریکەکانەوە بەرامبەر بە کاگلاور نەدۆڕاوە بۆیە دەبینین زۆر جار لە
زۆر مەسەلەدا دەگەڕێنەوە بوو، یعنی کاتێکە منتیقەکە هەم لە هەرێمی کوردستان هەم لە بەغا هەم لە سووریا هەم لە ئێران لەو منتیقانە کە شتێک ڕوەدا لە تورکیا کە بێ ئەوەی کە من ئاگادارم دەگەڕێنەوە بۆ وەرگرتنی سەرنج و تێدوانینەکانی. ئێستا ئەوەی کە لە سووریا ڕوویدا بە تەکیید هەم بۆ باکووری هەم بۆ ڕۆژاوای کوردستان کە لە سووریایەوە باکووریش زۆر جار گەڕاونەتەوە بووی و ئەمەیش کاریگەری زۆر باشی هەبووە بۆ پاراستنی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لەو پریشکی و ئاگرەی کە بەرمان نەکەوێ و هەروەها بە تایبەتی بۆ خۆراوای کوردستان لە دوای کەوتنی بەشار پەیوەندی کاکلا جوڵەکانی بەم شێوەیە بۆ یانی ئەو پەیوەندی پێشووتر کە هەبووە وەکوتم دەراویشتەی ساڵانی پێشووترە و متمانەیەکی ینی کۆڵەکەی داناوە ئەو متمانەیە بناغەیەکی باشی هەیە بۆ خزمەتکردنی دۆزی میلەتی کورد بووە لە ئەجا ئەو دۆزی کورد لە باکوور بێ لە ڕۆژاوا بێ لە باشوور بێ لە هەرچوو. پەیوەندی لەگەڵ سەرکردە سیاسیەکانی عێراق چۆنە؟ بەتەکید ئەمەش هەر لەو چوارچێوەیەدایە، ینی دەبینین لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە کە ئەوەی کە بەسەر کاگلااو هات پێم وایە گەر هەر کەسێکی تر و هەر سەرکردەیەکی تر بواە ڕەنگە دەیتوانایە جارێکی ترەسێت ویان ئەو جۆرە ینی سیاستکردن بۆ ئەو قورس بواە، بەڵام دەبینین ئێستش ئەوان کە دەچێتە بەغا لەگەڵ هەر لەم سەری ڕاستەوە بۆ ئەم سەری چەپ لە شیعەوە بۆ سونە لە میانڕەوە بۆ متەتەڕیف هەمویان دانیشتنی هەیە لەگەڵیانە هەڵوگۆڕی وەکوتم گۆڕینەوەی بیر و ڕایە لەسەر داهاتوی عێراق لەسەر ئەوانیش بە هەمان شێوە ینی بە باشی سەرنجەکانی وەرەگرن و ئەمیش کاریگەری باشی هەیە لەسەر زۆر جار ئەم مەسلەی حیزبی و بیرتەسکی حیزبی نەکردووەتە پێوەرێک بۆ هەڵسوکەوت و بۆ مجوڵە سیاسیەکانی. ینی بۆ نمونە من لەگەڵی بووم لە بەغا ئێمە بەرنامەیەکی دیاریکراومانە بۆ لەوێ لە ناو پەرلەمانە کێشەیە لەسەر موچە بووە بڕواتە بێ لەگەڵ سەرکردە یەکەمەکانە بەرنامەکانی خۆی ئەوەی واز دێهێناوە بۆ ئەوەی مەسلەی موچەی خسوەتە ناوینەوە کاریگەریە بۆ مەسلەی خەڵکی کوردستان. زۆر باشە. لە مەسلەی گۆڕانکاریەکان من دیدارێکی نوری مالێکیم بینی، ینی جەنابەت ئاگاداری نوری مالەکی ئەگەر سەرۆک وەزیرانیش نەوێ بەڵام بڕیار بەدەستی یەکەمی عێراق ئێستاش بە تایبەتی لە نێو ماڵی شیعەدا و دوایین جاریش وەزیری دەرەوەی عێراق لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا دەڵێت هۆشداری ئەمریکامان پێگەیشتووە. نوری مالەکیش بە هەمان شێوە وای وت و دواتر ئیدارەی ترامپ ناوە پەیوەندی تەلەفۆنیان هەیە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق. ئەم هۆشداری ئەمریکیەکان بۆ گۆڕانکاری لە عێراق پێشتر لەسەر زاری کاگلاهور بە عێراقیەکان گەیەندرا یان ئەو تەنها زەمینە سازی کرد بۆ پێگەیاندنی ئەو پەیامی کە ئەمریکیەکان بۆ عێراقیان؟ ئەتوانم بڵێم ڕاستە و خۆ ناڕاستە و خۆش هەم گەیاندنی پەیام هەم دانیشتن لەگەڵیان بەڵێ بەتەکید وابوو و کاگلاور لە ماوەکانی ڕابردوودا لە دوای انتخاباتەوە 3 جار سەردانی ئەمریکای کردووە و لە ناو ئەم سەردانانەدا کار بەدەستی باڵای بینیوە لە وەزارەتی خارجی لە زۆر شوێنی تر کە بەتەکید ئەوانیش وەکوتم دید و ڕویای ئەوانی وەرگتووە و لەگەڵ سەرکردە عێراقیەکانە ئەوەی کە من ئاگادار بم پەیامەکان ئاڵۆگۆڕ کراون بە شێوەیەک بێ هەم وەکو ئاماژەم پێکرد هەم خەڵکی عێراق و هەم بە تایبەتی خەڵکی کوردستان لە دوجارە هەر شتێک دێتە پێشەوە قەنجاز بکەن، بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەو متمانە و ئەو مزاقیەتە کاریگەری وای دروست کردووە کە لە زۆر شوێنە ئەتوانم بڵێم بۆ کاک شێخلاور ئەگەڕێنەوە ئەمریکیەکان. کاگلاهور لەگەڵ دنیای دەرەوە پەیوەندی چۆنە جگە لە ئەمریکیەکان؟ زۆر باشە، نەک ئێستا کە با بڵێن لیستمان هەبووە ئەوەی کە من ئاگادار بم کاکە ئاراس لە دوای هەشتی تەمووزیشەوە بەردەوام پەیوەندی هەبووە بە دنیای دەرەوە. مە خاڵی من زۆر مهم بووە، ینی و زۆربەی ئەو پەیوەندیانش کە هەی بووە بەدەر بووە لە مەسەلە شەخصیەکان، یعنی بۆ نمونە باسی وەزعی تایبەتی خۆی وانە تەنها و تەنها ئەوەی ینی ڕوئایەکی فراوانترەوە سێری مەسەلەکانی کردووە. بۆ نمونە قەزەی میلەتەکە پێشترە لە قەزەی حیزبێک
هی حیزبەکەی ڕەنگە پێشتر بێ یان لیستەکە پێشتر بێ لە هیچ شخصی خۆی بۆیە هەم لەگەڵ ئەتوانم بڵێم دەوڵەتانی هەرێمی و هەم لەگەڵ ئاستەنێ و دەوڵەتەکەی شاوە ناوخۆی عراقیشم باس کرد کە بەردەوام پەیوەندی هەبووە و ئەم پەیوەندیانە بەردەوام ئەوی شەفاف بووە هەیە هەندێک ڕەنگە زروفێکی تایبەتی هەبوو بێ بەڵام لەگەڵ ئەوە بووە کە شەفاف بێ بەداخەوە ئێستا لە کوردستانە ئەوەی دەبینین ئەوەندەی حیزب پەیوەندی بەقوەتی هەیە لەگەڵ ئەم وڵاتانە بە تایبەتی وڵاتانی دەوروبەر ئەوەندە حکوومەت و دامەزراوە فەرمیەکان با بڵین ئەو پەیوەندیە قوڵیان نییە کە ئەمە خەتەرە بۆ ئەمنی قەومی خەتەرە و کە ئەبێ ئەمە ڕاست بکرێتەوە یعنی ڕەنگە کە ئێمە دەڵێن بە ڕوئای خۆمان و بە پرۆژەی خۆمان و بە سەنگی خۆمانەوە دەچینە حکوومەتەوە و پێویستە ئەمانە بەرچاو بێت ئینجاجی دین لە مەسلەی پێگەنانی حکوومەتوانە یەکێک لەو شتانە مەسلەی ئەوەیە کە ئێستا وازەحە بۆنە حیزب هەیە هەموو خەڵکی کوردستانە زانێت بەداخەوە لەگەڵ یەکێک لەم دەوڵەتانی دراوسێ پەیوەندی باشترە وەک لەوەی لە شوێنێکی تر کە ئەمە وەکوتم زۆر باشە کاک دکتۆر مستەفا کازمی سەرۆکۆزیانی پێشووی عراق تا ماوەیەک پێش ئێستا ناوی لە ناواندا نەبوو بەڵام بینیمان لە پڕ دەرکەوتەوە هاتەوە عراق دواتر 2 ڕۆژ 3 ڕۆژ لە هەولێر مایەوە بۆ نمونە بارزانی بینی سەرۆکێرەمی بینی سەرۆکۆزیرانی بینی بەڵام ناوەڕۆکی کۆبوونەوەکانی ئاشکران نەکرا ئەنی پێت وایە جموجۆڵەکانی کازمی و گەڕانەوەی بۆ عراق چی لێ دەخوێنرێتەوە ئەوەی کە من ئاگادار بم کازمی خۆی زیاتر لە ساڵێکە هەندێک حرەکەی هەیە جونجۆڵی هەیە لە ناو بەغا کۆمەڵێک گەنج لە چوارچێوەی ڕێکخراوی سیاسی و کۆمەلگەی مەدەنی و حتا ڕێکخراوی حیزبی و ئەوانەیش کۆبوونەتەوە کە ئەم لە پشتەوە دامیانەکات ئەمە لەلایەکی ترەوە بە تاکید هاتنەوەی لەم کاتەیە کە دەزانین مستەفا کازمی کە بەرەی ئێران زۆر دژی بوو کاتێ لەسەر حکوم بوو و حتا دوای انتخابات و ئەوانە زۆر گێچەڵیشیان پێ کرد بەڵام هاتنەوەکەی لەم کاتەیە بە تاکید پەیوەندی هەیە بە ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا هەیە بەڵام وەکو ئەوەی کە بۆ جارێکی تر بێتەوە سەرۆک وەزیران یان ئەمە ڕەنگە قورس بێ هەنەک بۆ ئەوانی تریش کە چکە پەیکاتەی و ململانەی سیاسی لە بەغا جۆرێکە لە ئاڵۆزی و دەستێوەردانی زوازەحی ئەم لە ئەولایەتیایە وەکو چۆن وتم ئەم حیزبانەی خۆمان هەندێکیان ناسراون بە یەکێک دەوڵەتەکان لەوێش شخصەکان ناسراون بەکوێوە بەسراون و کوێ داهمیانەکەوانە لەبەرەوە لە ناو دنیا ئاڵۆزەیە ڕەنگە کازمی کاریگەری هەبێت لەسەر جۆری ڕووداوەکان و زەمینە خۆشکردن بێ بۆ ئەو مەسەلەیە بەڵام بۆ جارێکی تری دەسەڵات و ئەنجومەنی وەزیران ئەوە ڕەنگە قورس بێت دێنە سەر بابەتی باکوور و تورکیا و ڕۆژاوای کوردستان یعنی پەیامەکەی وەجەلان و پرسی ئاشتی ئێستا لە تورکیا و لە ناوچەکە لە هەر چوار پارچەی کوردستان ینی پرسی ڕۆژەوە بەرەیگەل چۆن لە پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان تێدەگات ئێمە هەر لە کاتی خۆشە ڕامانگەیاندووە کە پێشوازی لە هەموو هەوڵێکی ئاشتی ئەەکەین بە تایبەتی ئەم پەیامەی بەڕێز ئۆجەلان کە لەم کاتەیە کە کاتێکی گرنگە و هەستیارە وەکووتم هاوتەریبی ئەو هەژان و گۆڕانکاریەیەکە لە مەنتیقەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووەدا بەڵام لە هەمان کاتا ئێمە خۆشمان نەماشادوێتەوە کە مەترسیمانەیە بەوەی کە ئەم جۆرە پەیامە نەک پەیامەکە ئەوەی کە وای کردووە و جوڵەیە کە هەیە لە باکووری کوردستان لە تورکیا مەبەستی تری لە پشتەوە بێ ئێمە هیوادارین کە دەوڵەتی تورکیا مەبەستی ینی مەبەستەکە ئەوگە مراوەغەیەکی سیاسی بێ گەمەیەکی سیاسی بێ بۆ ئەوەی کە لەم کاتەیە سەرنج و دەنگی کورد بەلای ئاکپارتیە ڕابکێشێ یعنی مراوەغە سیاسیەکە چی بێ بەرامبەر بە کورد بەوە بێ کە سەرنج و دەنگی کورد بۆ خۆی ڕاکێشێ ئەردۆگان ئاکپارتی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی داهاتوو هەرچەندە وەکوتم ئەمەی ئەمڕووداوە سەریعانەی کە لە تورکیا سەری هەڵدا بە لە دوای دەستگیرکردن و تەوقیفکردنی ئیمامۆغڵۆ ڕەنگەشتی تر دوای خۆی دابێنێ ئەوەمان نەشاردەوە و ئەگەر نازانم شایەتی بووە دەنوا بزانم یەکەم کەس بوو کە لە شتێکی کورتا بوو کاک شێخ لاهور نەیشاردەوە وەها وتی
ئەوەی باکوور مەترسیم هەیە و زۆر دڵم ها شتێکی وایوت بۆیە ئەگەر دیقەت بی ئەو کەفوقوڵەیە کە لە سەرەتایی پەیامەکەی ئۆجەلانەوە هەبوو و وەفدەکە کە دەڕۆشتن و دەهاتن نەماوە چکە لە ئەوڵ ئێمە بیسی ئەگە چاوەڕێ ئەومانە کرد بۆ نمونە بەڕێز ئۆجەلان لە نەورۆزا پەیامێکی تریە بەیان ئازاد بکرێ بە شێوەیەکی سنوورداریان زۆر چاوەکان لەسەرەوە بنەوە چاوەڕوانی ئەوەش هەبوو کە پەیامی ڤیددیۆیی هەبێ بەڵام ئێمە وەکوتم پێشوازی لێ دەکەین و بە هەنگاوێکی گرنگی دەزانین و ئێمە پێمان وایە کە خەباتی ئاشتی و ڕێگەچارەی ئاشتی گرنگە بۆ بە تایبەتی بۆ باکووری کوردستان بە تایبەتتر لەم کاتەیە کە ئەمە لەگەڵ تورکیایە کاریگەری ڕاستە و خۆی لەگەڵ ڕۆژاوای کوردستانە هەبێ کە ئێمە هەمومانە بێ بەو پەڕی وریایی و بەو پەڕی خەمخۆرانەوە تەعامل لەگەڵ کەیسی ڕۆژاوای کوردستانە بکەین و پشتیوانی بکەین. بێگومان ینی هەر پرۆسەیەک هەر نزیک بوونەوەیەکی کورد و دەسەڵاتی ئێستای تورکیا لە باکوور لە تورکیا هەبێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕۆژاوای کوردستان دەبێت. پێت وایە ئەم پرۆسەی ئێستا لە تورکیا دەتوانین بڵێن دەستی پێکردووە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر ڕۆژاوای کوردستانە بێت بە تایبەتی بۆ ڕاگررتنی ئەو هێرشانەی کە لە دوای ڕوخانی بەشار ئەسەدۆ بۆ ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بە تایبەتی کۆبانێ دەستی پێکردووە. ئەزانی مەسەلەی ڕۆژ ئاوا ئەبێ کۆمەڵە شتەیە بەجددی یعنی قسەی لەسەر بکەین. ڕۆژ ئاوا هەر بەوە نابێت کە با بڵێن دوو جۆر دەستێوەردانە بێت لە ڕۆژاوە بە نیسبەت کوردی خۆمانەوە لە هەرێمی کوردستان بەداخەوە هەندێک دەستێوەردان ڕەنگە بە شێوەیەکی نێگەتیڤ بکەوێتەوە لەسەر ڕۆژاوای کوردستان. بە تایبەتی هەتا ئێستا هەر باڵی ئەنەکەسە و باڵی هەسەدا بە تەواوەتی تێکەڵ نەکراوەتەوە کە یەک گرت و یەک ختابەکە ئەمەی کە ئەمانە چکە ئەها بیرن نەچێ کاتێکە ئەحمەد شەرع لەگەڵ مەزلوم عەبدی ئیمزایان کرد جەماعەتی ئەنەکەسەی لێ نەبوو و تەسریحێکیان هەیە کاڵێ ئێمە ئاگامان لەوە نیە لەو ڕێکەوتنە. ئەمە لە لایەکی ترەوە تورکیا خۆی بۆ خۆی بەردەوام گێچەڵی بەو دەسەڵاتە دیفاکتۆیە بەستووە کە لە شێوەی کانتۆنەکانە لە ڕۆژئاوای کوردستانەیە خاوەنی کانتۆنی خۆیانن دەستور و با بڵێن جۆرێک لە ئیستیقلالیەتی بۆ خۆیان دروست کردووە. یعنی زروفەکەی زۆر ناسکە ئەو جۆرە تەعاملەی کە کاک شێخ لاور کردوێتی وەکو سەرکردەیەکی سیاسی کورد لە باشووری کوردستان هەر ئەوە فریای ڕۆژئاوای کوردستانەکەوێ و من دەزانم کە چۆن لەلایەکەوە لەگەڵ ئەمریکەکانە لەسەر خەت بۆ لە کاتی دوای ڕووداوەکانی کە پەرەسەندنی ڕووداوەکان لە سووریا لە 27/11/2024 هەتا 8/12 کە ڕژێمی بەشار ئەسەد دەکەوێ و لە دوای ئەوەش بە سەردانەکانی بۆ ئەمریکا کە چۆن جوینتی ئەو علاقاتە دروست کراوە لە بینی ئەمریکیەکان و ڕۆژئاوای کوردستانە بۆ ستۆپکردنی تورکیا بۆ ستۆپکردنی بۆ وەستاندنی با بڵێن ئەحمەد شەرع کە خۆتان نەزان باگراوندیان چۆنە و مەترسیان لەسەر هەیە و بیرن نەچێ لەم 3-4 ڕۆژەی پێشووتدا کەورەترین کارە سات ڕوویداوە لە عەفرین لەوێ لەلایەن تورکیاوە. بۆیە هەم بەستنەوەی پرۆسەکەی باکوور بە ڕۆژئاوا و تەعاملکردنێکی عەقڵانی و دوورمەودایانە واقعبینانە لەگەڵ یا زەرورە و پێویستە بۆ ڕۆژئاوای کوردستان. هەڵسەنگاندنی ئێوە بۆ ڕێکەوتنی ڕۆژاوا لەگەڵ دیمەشق چۆنە؟ خۆی لەم کاتەیە شتێکی باشە بەڵام دائیمە ئەو جۆرە ڕێکەوتنانە ئەڵێ جێبەجێکردنەکەی مهمە و ئێستا لیژنەیەکیشیان دروست کردووە ئەو لیژنەیە وابزانام سەردانی بەڕێز مەزلوم عەبدی کردووە. ئێمە هیوادارین لەسەر ئەساسی مافەکانی خەڵکی کوردستان و چارەسەرکردنی کێشەی کورد بێ و بۆ ئەوەی چکار بەڕاستی ڕۆژئاوا زۆریان چەشت قوربانی زۆریاندا بەرخۆدانی زۆریان کردووە بۆیە ئومێدمان وایە و ئێمە وەکو خۆمان وەکو بەرەگەر لەسەر ئەو ڕێچکەیە بین کە کاگلاور بەردەوام هەی بووە بۆ خزمەتکردنی ڕۆژئاوای کوردستان کە زۆر با بڵێن لە ماوەکانی ڕابردوودا هەموو لایەک ئاعتراف بەوە ئەکەن و جێگەی ڕێز و تەقدیرە بووە. کامان کرد لە ماوەی نیو خولەک ئەگەر پێم بڵێ حەز دەکرێت خۆتان یەکلا کردوتەوە کە دۆستی ئەمریکیەکان بن؟ نا ئێمە بۆ بە معنای یەکلاکردنەوە نا وەکو دۆستیان دۆستی هەموو لایەکی لەسەر ئەساسی قەزەی میلەتەکەمان لەسەر ئەساسی
خزمەتکردن بە بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان لە هەموو ڕوویەکەوە بەڵێ دۆستی هەموو لایەکین بەڵام ئەوانەیشی کە دژایەتی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانەکەن بە تەکید دۆستی ئێمە نین. کاک بەختیار بەرەیگەل زیاتر لە ئێران و تورکیاوە نزیکیان لە ئەمریکا چکەوا دەردەکەوی هاوپەیمانی ئەمریکا بن. ئێمە لەگەڵ هیچ لایەنێک و هیچ جاولایەنە لایەنی دەرەکی بێ ناوخۆی بێ وای دەوڵەت بێت هەر هێزێکی سیاسی بێت و هەر حیزبێک بێت وەکو ئەوەی کە نزیک بین لەسەر ئەساسی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان نزیکی هەر لایەنێک و هەر دەوڵەتێک و هەر کەسایەتیەک خزمەت بە و دۆزی میلەتی کورد بکە لە هەر کوێیەکی کوردستان بێت لە ڕۆژئاوا بێت لە باکووری کوردستان بێت لە باشووری کوردستان بێت لە ڕۆژهەڵات بێ ئەوە دۆستی ئێمەیە. پێچەوانەکەیشی ڕاستە جا ئەمە گەر با بڵێن ئەمریکا بێت با ئێران بێت تورکیا بێت بەریتانیا بێت دە شوێنێکی تر بێ هەر یەکێک لەم دەوڵەتانە چەندێک نزیکن لە دۆزی کوردەوە چەندێک خزمەت بە میلەتی کوردەکەن لە هەر شوێنێکی کوردستانە ئەوە دۆستی ئێمەن وە بە پێچەوانەوە. زۆر باشە هەر پەیوەست بە گۆڕانکاریەکان ئێستا بڕیار وایە ینی مانجی دەی ئەم ساڵ هەڵبژارنی داهاتووی پەرلەمانی عراق بکرێت بەڵام گۆڕانکاریەکان زۆر خێران و گۆڕانکاریەکانی عراقیش زیاتر خێران ینی چاوەڕێ دەکرێت ئەمریکیەکان باز بەسەر ئەنجامدانی و هەڵبژارنەدا بدەن دوجار هەڵبژاردننی پەرلەمانی لە عراق نەکرێت. ئەزانی ئەگەر دیقەت بی لە ساڵی 2023ەوە کە سیستەمێکی تازە هاتووە ئەم سیستەمە پەرلەمانیە لە هیچ کاتێکە وەکوی کە لە دەستوری عراقیە هاتووە لە هیچ کاتێکە هەڵبژاردننی پەرلەمانی عراق دووە نەکوتووە یعنی لە ساڵی 2007 بۆ 18 من بیرمە ئەو کاتێ ئێمە لە بەغا بووین ینی ئەو نەوەزی ئەمنی لە بەغایە لە عێراق خراب بوو بۆی داعشەوە زۆر جارەیانوت مەتاری فڕۆکەخانەی بەغا داعش خەریکە ئەیگرێ لەو کاتانەیە ئینتخابات کرا یعنی ڕەنگە ئەگەر زۆر خراپیش بێت وەکو ئەوی لێنێتەوە بەڵام ینی مەبەستمەوەیە ئینتخابات لە کاتی خۆیان بکرێت بەڵام ئەوەی کە ئێستا هەیە یعنی کە چۆن ئەڵێ کڵپەیە لە ناو عێراق و لە مەنتیقەکەیان ڕەنگەشتێکی تر بێ چکە وەکو باسم کرد لە گۆڕانکاریەکانی دوای غەزەوە هەندێک شت ڕوویاوە 40 ساڵی ڕابردوو ڕووی نەیاوە 50 ساڵی ڕابردوو بڵین بەشار ئەسەد نەڕووخاوە حەسەن نەسڕوڵڵا نەکوژراوە کۆمەڵێشتی تری لەو بابەتە بۆیە یەکێک لە سیناریۆکان ڕەنگە ئەمریکەکان پێیان باش بێ ویان لە بەردەمیانە بێ و ئەو دیسکەی کە باسم کرد یەکێک لە ئیختراحەکانەوە بێ کە دۆخێک بێتە ئاراوە کە هەڵبژاردننی ئەم ساڵ کە بڕیار وایە لە ئۆکتۆبەرا بکرێ نەکرێ و بازانێکی نەوەی ڕووبدا جۆرێک لە گۆڕانکاری ڕووبدا کە وەکو وتم تەنها و تەنها مەسەلەی کەمکردنەوەی هەژمونی ئێرانە و ڕەنگە ئەمە یەکێک لە ینی گریمانەکان ئەوە بێ سپەل کێشی هەر بۆ ناو خۆی ئێران خۆشی ئێمە بینیمان لە دو ساڵی ڕابردوو ڕوتی خۆپیشاندانەکانی ناو ئێران چۆن کڵپەیسەن لە دوای ڕووداوەکەی ژیناوە باشە ئەوە کە چۆن هەنێک لە ناو خۆی ئێرانە بەڵکو لە دنیاە دەنیایەوە ئەو کچە کوردی کە بۆ یعنیگەر ئەو کاتە کە ئەوە ڕوویدا ئەم شتانەی غەزا و ئەو گۆڕانکاریی مەنتیقەکە هەبوایە من پێم وایە ئێستا لە ئێرانیش گۆڕانکاری دراماتیکی ڕوویایە بۆیە لە عێراقیش هەڵبژاردننی پەرلەمان یەکێک لە ئەگەرەکانەوەیە کە لە کاتی خۆیان نەکرد پەیوەندی بە گۆڕانکاریەکانەوە هەیە بە دیاریکراوی یاخود پەیوەندی بەوە هەیە کە ئەمریکەکان گەیجبنە ئەو قەناعەتی کە هەڵبژاردن لە عێراق گۆڕانکاری دروست ناکات بۆ نمونە باسی مقتەدا سەدرت کرد ینی زۆرینەی پەرلەمانی هەنا بەڵام نەیتوانی حکومەت پێک بێنێ لە ڕابردوو ئەیاد عەلاویمان بینی بە هەمان شێوە زۆرینەی کورسیەکانی پەرلەمانیان بەڵام نەیتوانی حکومەت پێگەنە دوجار بە دڵی ئێران حکومەتێک دروست بوو کە لە ئێرانەوە نزیک بێ ئەمانە وای کردووە یاخود هۆکارەکەی گۆڕانکاریەکانە بەڵێ هەردووکی تایە یعنی زۆر شت هەیە وەکو ئاماژەم پێکرد جاری وا هەیە ناکرێت لە تارانەوە زابتێک بڕیار بدا لە عێراق چی ڕوەدا یان شێوازی حکوومەتەکە چۆنە بێ یان چی نابێ ئەمە ئەبێ کۆتایی پێدێ جا ئەمە بە هەڵبژاردن ڕەنگە تاقیکرا بێتەوە پێشووتر و ئەو گوشارانەی کە ئەمریکیەکان دەستیان پێکردووە لەسەر ئێران ئەتوانم بڵێن گوشارەکان لە دەرەوەی عێراق بووە و زیاتر ڕوخسارێکی سەربازی ئەوانە بووە ڕەنگە لە عێراقا بەو شێوەیە نەبێ ینی لە ڕووی وەکوتم لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی هەڵکشانی خۆپیشاندان و ناڕەزایەتی جەماوەریەوە بێ
بۆیە بە هەر شێوەیەک بێ عێراق لە بەردەم گۆڕانکاریایە بەڵام ئەوەی کە بێتە سەر ئەوەی کە یعنی ڕەنگە ئەم تاقمەی کە ئێستا لە دەسەڵاتن نەمێنن مجموعەیەکی تر لە شیعیمیان ڕەو بێتە هینەوە کە وەلائیان بۆ شێوە نەبێ بۆ ئێرانیەکان و بۆ تاران چکە خۆ دەزانی بەپێی ئەو سیستەمەی کە لە عێراقا هەیە زۆرینە هەر شیعن و ئەوانن کە حکومت دروستەکەن زۆرترین ئاماژەکان بۆ ئەوەن داهاتوی عێراق دەسەڵاتێکی پڕۆ ئەمریکی بەڕێوی بێت بە تەکید وا بێت زۆر باشە باسی هەڵبژاردنمان کرد بە بینە سەر هەڵبژاردننی کوردستان بەرەیگەل زۆر ناڕازی بوو لە ئەنجامەکانی هەڵبژاردن پێی وا بوو کە هەڵبژاردنێکی دیزاین کراوە بوو ئێستاش لەسەر ئەوە سوورن کە دەنگە ئێوە دەڵێن دەنگە دزراوەکانتان وەربگرنەوە یان دۆخەکە بەسەر چوو ناتانەوێت ئەم ئەزمونە بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بەسەرتانە دووبارە ببێتەوە نا ئێمە وەکو دەنگی دزرا و وەربگرینەوە تازە خۆتە زانی لە مەسلەی انتخاباتە ئەوە بەداخەوە زۆر جارە شتانێش لە وڵاتی ئێمە هەم لە عێراق هەم لە کوردستان دووبارە ئەبێتەوە و ئێمە پێمان وایە و دەزانین و خەڵکی کوردستانیش دەزانێ و نارەکانیشمان دەزانن نەکرد خۆمان سێ خۆمان نارەکانمان خەڵکیشت کە دەنگی ڕاستەقینی ئێمە ئەو دەنگانە نییە کە لە ناو سنووقەکانە بە حساب با بڵێن حساب کراوە هەڵبژاردێکی دیزاین کراوە بوو و پارتی وەکێتی بۆ معلوماتت 2 ساڵی ڕێک انتخاباتیان بۆ نەکرد ماوەیەک پارتی دوای خست ماوەیەکی یەکێتی دوای خست بۆ لەبەرەوەی جێگان نەبوو لە ناو دیزاینەکە کاتی هەردوو لایەن کە چوونە ناو دیزاینەکە و تەمان هێزی تریش هەرێکەوە بە حەجمی خۆی کە چووە ناو دیزاینەکەیەوە ئیتر هەڵبژاردن لە ماوەی 1-2 مانگە هەموو شتەکان کۆتایی هات و انتخابات کرا و ئێمە حەزەکەم یەکشت هەیە بزانی کاکە ئاراس من خۆم ئەوەی کە بە چای خۆم بینیومە ڕۆژی پێش انتخابات کە دەنگدانی تایبەت بوو ئەوە دانیشتو بووین لەگەڵ کاک شێخ لاورە نامەیەکی لە ڕێگەی واتسەپەوە بۆ هات پێیان وت کە تۆ ئەمڕۆ لە وەکو بەرەیگەل ئێوە لە دەنگدانی تایبەتە ئەمڕۆ دەنگەکانتان لە 2500 تێناپەڕێ سەعات 4 ئێوارە بوو باشە ڕێکوا دەرچوو 2400 شتێک بوو دەنگەکە ئەو نامەیە لە ئێرانەوە بوو لا شوێنێکەوە هات باشە دواتر هەر دەنگی تەسجیل کراومان هەیە کە دەڵێت ئێوە چەند کورسی دێنن و دەنگەکانتان چۆن ئەبێ و بە تایبەتی دەنگی کاک شێخ لاوەر بڕواتە بێت لە 100 وا دەرچوو ئەمە یەک دووهەم هەر بۆ معلوماتم من حەز ناکەم ناوی کەس بێنموانە لەم ڕۆژانەی پێشودا وەفدێکی کوردی لە بەغا بوو ئێمەنا ئیلانەکانی تر هەندێک لەوانەمان بینی کە هاتوونەتەوە چون ئەو تاقمەیان بینی کە دیزایانی انتخاباتەکەیان کردبوو لەوێ باسییان کردبوو کە چی دیزاینێک بەرامبەر بە ئێمە کراوەوە بە تایبەتی بەرامبەر بە جەنابی کاک شێخ لاور و ئەو مەبادی و بنەمایانەی کە ئێمە بڕوا و قەناعەتمان پێیەتی یەک تۆز لامان بدایە دڵنیا بە نەتیجەکان بەو شێوە نەئەبوو بۆیە بابی بەسینەوە بە بەشداریکردنمانەوە لە حکوومەت ئێمە دەڵێن بە پرۆژەی خۆمانەوە ئەنجا منویستم بێمە سەر ئەو بابەتە هەموو کابینەکانی دیکە پێشوەختە یەکێتی و پارتی کێکی 4 ساڵی داهاتویان لە نێوانخۆیاندا بەش کردووە ئەو بەشە بچووکەی ماوەتەوە داویانە بەو لایەنانەی کە کورسێک و 2 کورسی کەمیان هەیە ئێوە 2 کورسی پەرلەمانیتان هەیە بەهێزی ئەم 2 کورسیە دەچنە نێو حکوومەتەوە یاخود بەهێزی ئەو دیزاینی بەرامبەر ئێوە کرا ئێمە بۆی هەم پرسیاری هەڵبژارنەکە و هەم پێگەیرانی حکوومەتەکە بە یەکەوە بەسینەوە بەڵام ئێمە وتومانە بە پرۆژەی خۆمانەوە دێنە حکوومەتەوە لەگەڵ هەر لایەنێکە ڕاستەوخۆ گفتوگۆ کرابێت کە برادرانی پارتی هاتەبوون و یان بە ناڕاستەو خۆیش پرۆژەی ئێمە چییە؟ پرۆژەی ئێمە ئەوەیە کە پێویستە هەرێمی کوردستان سەرەتا بۆ منەت دەستوورێکی هەبێ پێویستە مەسەلەی شەفافیت لە نەوت مەسەلەی موچە و بودجە کۆتایی پێبێنێ چارەسەر بکرێ ئەم کێشەیە کە بۆ بە کێشەیەکی مزمن مەسەلەی بە تاڵانبردن و دزینی سەروەتی ژێر زەوی و بن سەرزەوی ئەم میلەتە یعنی ڕۆژانە سەدان تەنکەری نەوت ئەڕوات بۆ داهات چەندێک لە سەر خەڵک یعنی کاکە ئاراس 600 جۆری باج لەسەر خەڵک زیاد کراوە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە پارەی کارەبای ئێستا ئەمەی کە هەیە ئەم
جۆرێکی ترە لە ڕوتانەوەی خەڵک یعنی ئێمە بەم پرۆژە ئەمانەی تایە کە ئەومانە بۆ لایەنە بەم مەرجە دێنێنەوە حکوومەتەوە نەک بە مەرجیەوەی کام وەزیرمان دەدەنێ و چی پۆستێکمان دەدەنێ و کێکەکە چەندێکی بەشی ئێماکەوێ باشە خاڵی دووەم هەڕێک ئەوەی کە بە مۆزۆ ئێڵبژارنەکە باسم کرد پێم وتون ئێمە بەو دەنگەی کە بۆمان حساب کراوە لە ناو سنووقەکانی بێندانە واتە بۆ دوو کورسێن نایەن ئەبێ ئێوە خۆتان بزان ئێمە بە سنگ و پێگەی خۆمانەوە دێن کە ئێوە لە ئێمە باشتر ئەزانن سنگ و پێگەی ئێمە لە ناو خەڵک و لە ناو دڵ و دەرونی کۆمەڵانی قوبوڵیشیان کردووە ئێمە زانیاریمان هەیە کاک دکتۆر ینی یەکێتی زۆر پێداگری لەسەرەوە کردووە کە بەرەیگەل نێتە حکوومەتەوە ئەمە ترسی یەکێتیە لە بەرەیگەل یاخود ڕەتکردنەوەی ئەم پەیوەندیە کە کاک بافڵ بۆ نزیکبوونەوە لە کاک لاوەڕ کردوێتی بەداخەوە دەبواە یەکێتی نەگرت لە مەیانە با بڵێن لە پێشتریشە بەداخەوە زۆرتر تەرکیزی لەسەر ئێمە بوو کە ئەبواە وانە بواە ینی تۆڵی ترسی هەیە جا ترسە شتێکی ترەیە لە کاتی هەڵبژارنەکانیشە و لە نەتیجەی دوای هەڵبژارنەکانیش کە خەڵکی تر بۆ منە ئێرانیەکان باسییان کردووە یان ئەوانەی کە نزیکنیان لە وڵاتانی دەرەوە ئەوەی تەرکیزیان لەسەرەوە بووە کە ئێمە چی دەکەین و چی ناکەین وە چی دەهێنین و چەند کورسی بەدەسێنین وە چەند دەنەکانمان چەنەبێ ئەو لە ڕەنگە تەرکیزیان لەسەر شوێنی تر نەبووایە بۆی ئەسێش پێچێ لەم حکوومەتەیە شتە ئەو لە بینی خۆیانایە پارتیویکێتی شتی وا باسکرایە کە ئەمە ئەسڵەکە نییە لە ڕاستیە ئەمە ئەسڵەکە نییە ئەسڵەکە ئەوەیە کە با بڵێن ئەو هاوسەنگیەی کە لە کوردستانە لەق بووە ئەبێ ڕێک بکرێتەوە کە من پێم وایە ئەمەڵ بژاردنێژ نەیتوانی نەتیجەکانیمان بینی دروشمەکانی پێشەڵ بژاردن خەڵگەمەی لە بەرچاوێتی و ئێستەیش دانیشتنەکان و دیدارەکانیان و ئەوەی کە ئەبن بە یەک لیست هەموو خەڵک دەبینێ دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس کاک دکتۆر مادوم کردی سوپاس کاتێمە تەواو بوو سوپاس بۆ ئێوەش کە تاوە پێستا بینەرمان بوو